دووبارە سڵاوتان لێبێ. پێش ئەم وچانە کاک فەیسەڵ تۆتە کەوانەیەکی بچووکمەیە قەوسێکی بچووکمەیە لەسەر قسەکانی نیازخان بەڵام زۆر بە کورتی چکە مافی ئەم لا خوراوە کەمتر لە دقەیەک سەبارە بە دواخستنی کۆنگرەی برایەن یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکگرتوو لە بەرەو حیزبێکە حیزبێکی ناوخۆیە ئەندامەکانی هەموو لەسەر پێڕەو پرۆگرامی یەکگرتووی ئیسلامی قوبوڵە ئەگەر ئەم حیزبە بڕیاریش با کۆنگرە دوابخات تەنها دەرەنجامەکەی وایە کاردانەوەکانی لەسەر ئەندامانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڵام شارێک و هەرێمی بەڵام ئەو لەسەر شارێک باجەکەی جیازێکی سیەوە خان ئێوە ئەڵێن ئێمە خەمی ئەم شارەمان لەسەر شانە ئێمە لامان وایە ئەم شارە لە هەموو ڕوویەکەوە پراوێز کراوە ئەم شارە لە هەموو ڕوویەکەوە خزمەت لە ڕووی خزمەتەوە لە ئاستێکی پێویستانیە سلەیمانی خەریکە لە قەلبی حەدەسەوە یەتە دەرەوە کە بە درێژایی مێژووەک لە ناو حەدەس و قەلبی حەدەسا بووە یەتە دەرەوە و دەبێتە هامش و دەبێتە دێڕەکانی خوار کتێبەکە باشە ئێوە ژۆک و بزوتنەوەی گۆڕان ئەو ئەرکە بۆ لە خۆتان دوورەخەنەوە ینی ئێوەش بەرپرسن لەبەر دەمی دەنگی خەڵکدا کە ئێوەش هەوڵتان ناوەوە ئیمزاتان کردووە ئەم ئەنجومەنە درێژکەنەوە واتا بەس کێشێتی نییە ئێوەش بەرپرسن بۆ بەرپرسیارەتەکە لە خۆتان ئەکەنەوە ئەیسپێنن بەلایەنەکانی تر عفو کاک محەمەوە ئەوە پێمە ئەوەندەی ئەوە بە ویژدانەوە بێ هیچ کاتێ بزوتنەوەی گۆڕان درێژکراوەی ئەوە نەبووە کە درێژە بە وەزعبات و ئەنجومەنەکە درێژکاتەوانە بەڵێ وەکو کاک فەیسەڵ ژووتی لە یەکەم دانیشتمانە ئەومان تأخیر کرد بۆ 2 هەفتەیەکە لە دووەم هەفتەی کەش کە کرا ئەمەش قبول کرا بە هەر حاڵوتیان بە هەچی پاسا و مبەڕیرەکانی حیزبی یەکێتی نیشتیمانی هەیە بە کۆتایی پێبێنێ چێوتی پاساوەکانی یەکێتی پاساوی یەکێتی بە تەکید ئەمە پاساویەکە بۆ درێژە پێدان بەم وەزعە ئەم وەزعەش لە مەساڵحی کۆمەڵێک تاقم و دەستە و گروپ و تەکەتل و ململانەکانی خۆیانایە ئەجینا تۆ ئەمە ڕاستەکەی ئەمە بڕیارێکی سیاسی نییە ئەمە لە مەکتەب سیاسی لە مەکتەبەکانانی تۆ بڕیار بی بڵێ من ئەمە بڕیار لەسەر مەکتەب سیاسیەکەم یا ڕێخستنەکەمەکەم ئەم کۆنگرەیە ناکەم ئەم کۆبوونەوەی ناکەم چی لە مەسلحەتی ئەمە ئیستحقاقێکی هەڵبژاردنە بەڕوخسەت سێوەخان ئەمە زیاتر ڕوونکەیتەوە یعنی چی لە مەسلحەتی بەشێک لە کۆمپانیا و تۆڵەی باڵ و دەستە و یەشێتیدایە کە بەم شێوە بێ ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر لیستی یەکێتیڵێ ئێمەش لەگەڵەوەیان ئەم شارە پارێزگا و ئەنجومەنێکیە بێ ئایا لە مەسلحەتی یەکێتیایە کە بەرگری لە خاک و بەرگریکردن شتێکە ئەوە ئەرکیزەشانی هەمومانە نیاشخان ئەو شەڕێک کە بە هەرێمی کوردستان فرۆشراوە ئەو ئەرکیزەشانمانە ئێمە خۆمان بەخوا لە عێراقیش هەمان وەزع هەیە لە عێراقیش هەمان وەزع هەیە بەڵام ئەم ظروفە خەڵکی خراپە ئەوە لە بەرەکانی جەنگان ئێمە دەستخۆشیان لەکەیت ئەمە لەکای ئێمەخمان بەپرس دەزانین ئێمە وەزیری پێشمەرگەکەشمانوە لە بەرەی جەنگ هەیە ئەگەر تۆ باسیەوە بکەیت بەڵام تۆ لە ڕووی ئیداریەوە بەڵێ ئەم شارە ئێمە تەکیدەکەینەوە ئەمە هۆکارێکی سیاسیە لە بەرەوەی لە بەرەنجامی خراپی ئەدای ئەو خراپی ئەدای ئەو ئەدای ئەو حکومەیە کە نخبەیەکن لە ناو باڵێکی سیاسیە حکمڕانی ئەم شارە ئەکەن ئەیانەوێ بەرژەوەندیەکانی خۆیان درێژە پێبن تەنها بۆ خۆیان و هەروەها سلێمانیان کردووە بە قوربانی بەرژەوەندەکانی خۆیان بەس ئەمەنێ ئەجینا پێکێنانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەعکسەوە ئەبوایەسا کتیڤ بووینایە ئێستا ئەندامەکان بەرپرسیارەتی ئەخلاقی پیشەیان کاکداناویستم بێمە لای تۆ بەڵام دیارە کۆمەڵێک بە کاروبارەکانیان لوجانەکانمان ئەفو بەڵێ کۆمەڵێک ویسم بێمە لای تۆ بەڵام کۆمەڵی ڕخنەی ئاراسی یەشێتی کرد تۆ وەکو ئەندامێکی لیستی سەوز وەڵامێکی کورد بۆی سێوەخان ئێمە نامانەوێت کارەکان کە داوای لیژن داروستان کار کراوە کە شتەکان داوای گفتوگۆکەی نامانەوێت وەزعەکان بە وەزعێکا بڕات کە ئاڵێن خەڵکی سلێمانی زەرمەند بێن بەڕاستی ناتوانین ئێمە 4 ساڵ بەڕێوەبەرنی سلێمانی بە حەماسەوە بەڕێوەبەرین یعنی بەڕقەبەرەتی و بەمە ناکرێت نامانێت وەزعەکان بچێتە ئەو بۆیە تا ئێستا ئەڵێن درێژکردنەوەی کۆبوونەکان گفتوگۆکان دانوستانەکان بەس تۆ ناشتوانی تەداخلی سیاسەتی ناو یەکێتی بکەی لەبەر پەیوەندی نییە بە تۆ پەیوەندی نیە بە گۆڕان ئەوە سیاسەتی ناوخۆی یەکێتی باڵی هەبێت هەرچی ئەمە لە ئەنجومەنەکەی من و تۆ کردووە چۆنی تەسیرتیانە بڕیارەکەی خۆی سەپانەوە بەسەر ئەنجومەنەکەی من و تۆیە چۆنی تەسیرکردن بەرگریکردن لە سلێمانی و لە هەرێمی کوردستان بۆ پاراستنی مەسلحەتی هیچ کەسێ نییە مەسلحەتی چەند بەتەکید زۆر باس کردووە ئێمە وەکو یەکێتی مێژووی یەکێتی وا دەریخستۆ کە هەموو کاتێک بەرپرس بووە لە پاراستنی ئاسایش و لەسەر و ماڵی خەڵکی بە تایبەتی شاری سلێمانی و چواردۆری لەبەرەوەی ئێمە پێوەستین بە شاری سلێمانی چواردۆری خۆ لە هەولێریش حکومەتی خۆجێی دروست بووە حکومەتی خۆجێی دروست بووە
یان تەنیا حکومەتێک دروست بووە کە ئەو دەستەی دانراوە شتێکی بەپەلە بوو ئێستا هاتوونتە سەرەوەی کە بیر و ڕاو ڕێی جیاواز وەرگرن و لایەنەکانی تری بەڵام ئایا خۆ حکومەتە دروست باشە نیاز تا ئێستا ئەم حکومەتە باشە تا ئێستا دەستی کردو بە حکومەتێکی کاک محەممەد دروستکەین لەگەڵەوەیان بەڵام پۆستی پارێزگا بەی خۆمان نەزانین یعنی چی تۆ براوەی دووەم بیت و داواکەی من یەکەمم بڵێ ئەبێ بە زۆر محافظ بۆ من بێ ئەمە لە چنەگەیەکی سیاسی ئەمە بە زۆر فەرزیەکە بە زۆرەی ڕخنەیەکی ئاراسەیەکی بەڕخسەت ئەگەر ئەو ڕخنەیەکی ئاراسەیەکی دەکرێت بەوەی کە دووەم هەڵبژاردن بۆ داوای پۆستی پارێزگاکە ئایا ئیستیقاقێکی گەورەتر هەیە لە هەڵبژاردن کەوا بکات یەکێتی لەم کاتەیە سوور بێ لەسەر پۆستی پارێزگا واتە هەدەفێکی گەورەتر هەیە ئەگەر وا بۆیە کاک محەممەد تا ئێستا ڕێگەکەوتن ئەگەشتە لایەن بەڵام دیارە تا ئێستا کەسیان نەگەشتونتە هیچ لایەنێ نەگەشتوتە ئەو نەتیجەیەی کە کێ پارێزگار بێ کێ سەرۆکی ئەنجومەن بێت لەبەر دانوستانەکان کۆبوونەوەکان گفتوگۆکان هێشتا بەردەوامن لە ڕێی دۆزینەوەی ڕێگە چارەیەکن پارێزگا ئێمەش سوورین لەسەر پۆستی ئێوە ئەو شتانە چی ئەو خاڵانە چیە کەلاتان وایە ئێوە سووربوونی ئێوە لەسەر پۆستی پارێزگا وەکو هێزی دووەم وەکو سێوەخان دەڵێ وەکو ئەنجامی هەڵبژاردنەکان ئێوە 11 کورسیتانەیە گۆڕان 12 کورسی هەیە ئێمە خۆمان بە بەرپرس و پاراستنی ئاسایشی ماڵی خەڵکی ئێزان زۆر چاکە کاکدانە تۆ ڕوونکردنەوەیەکە داوە بە ئەنجومەنی سەرۆکی کاتی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی ئێستا ڕەیەک لە ناو کەوادری پارتی و لە ناو خەڵکیا بەشێک لە خەڵکا دروست بۆ دەڵێ ئەو ئەنجومەنەی لە هەولێر و لە دۆگەڵ بژێرا زۆر باشترە لەوەی کە ئەنجومەنێک هەڵ نەبژێرێ تۆش هاوڕای لەسەرەوەی کە پێویستە ئیتر قەراری حەسن بیرێ لەم شارە بەتەکی دوایە نەک من دەسەورەکەم سێوەخان باسی کرد نیازخان کاک فەیسەڵ هەموو من با قسێ بکەم ینی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆربەی هەرە زۆریان لەگەڵ ئەوان کە چیتر دوانەکەوێت ڕێبکەوێت بەڵام دیارە براری سیاسی بەم نەفەسەی ئێستا سێوەخان و نیازخان قسەیان کرد لا دوایە ئاسۆی نزیکبوونەوەی گۆڕان و یەکێتی بۆ پۆستی پارێزگا و ئەنجومەنی پارێزگا نزیکە من لە ئەوڵەوەتم بە جەنابە کە کێشەکە دوولایانی هەیە کێشەی سیاسی و یاساییە کێشە یاسایەکەەوەی کە تۆ تا سەرۆکی ئەنجومەن هەڵەبژێری ناتوانانی قەڵەمباز بێ پارێزگا کێشە سیاسەکە ژەوەیە کە هەردوو لایەنەکە یانەوێ پۆستی پارێزگاوەگرن لەلایەکەوە ئەبێ بڵێن حەقیخوانە من لایەنەکەم بۆی کە باشین پلۆگرن چکە بۆ تێبینیەکیش بە سێوەخان مەرج نییە هەر لیستی یەکەم پارێزگاوەگرێ ئەو لیستەی کە زۆرترین دەنگ ئەنجومەنێنێ ینی ئەگەر بێت و لە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا کاندیدەکە یەکێتی زۆرترین دەنگ محەفەدەن کە بێنێ پارێزگای رێ بوو ئەشەر نییە بە گۆڕان بێ بەڵام گۆڕان لە ڕوانگەیەوەی کە زۆرترین دەنگی هەیە نزیکی 100,000 دەنگی زیاتر هەیە واقعیشە لە دەنگی دووەم کە یەکێتیە بە استحقاقی خۆی زاناتە سۆگەم شتێکی تا ڕادێک شەرعیش ئێوە بە حەقی گۆڕان ئەزانن پۆستی پارێزگا وەکری وەکو پارتی وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی لەسەر لیستی زەرد ئەگەر ئەم لیستی زەردە لێکەینەوە وەکو داناجەزا کە بە دەنگی خەڵک بۆ بە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی ئەم پۆستە بە ئیستحقاقی چی ئەزانن باوەڕکە دڵنیا بە کاک محەممەد من ڤیتۆم لەسەر کەس نییە نەگۆکو شەخص نەوەکو حیزبەکەش دڵنیاش بە من بە سەراحەت ڕێی خۆمەڵم هەتا ئەم دقەیە هیچ کەسێ لەو برادرانەوە کاندیدانە بە کەسێکی خراپیان بە بلیمەتێکی کاکدانە بەڵام من ئەوە ئەڵێم ئێستا ئێمە لە بەردیمی دووڕیانەکەین ئەبێ ڕێگەیەک باشە کاکدانە ئێوە بەڵێ سێ کورسیتانەیە لە سلێمانیەگە بە هەڵە نەبم سێ کورسیتانەیە بەڵام ئێوە لە هەیکەلیەتی سیاسی هەرێمی کوردستاندا پشتی شێرتانەیە واتە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێم ئەمانە پشتی شێن و وەزیری ناوخۆ کە پەیوەنددارە بەم لایەنەوە ئەمە لە حیزبەکەی جەنابتانە ینی ئێوە بۆ نایەن ئەم مەوزوعە گەورەترکەن یعنی بۆ تەداخلاتی هێزە سیاسی گەورەکەتان نەکەوتۆتە ئەم مەوزوعەوە بەزانی بۆ کاک محەممەد لەبەر ئێمە هەوڵین کە هێزێکی لۆکاڵی لێرە حکومکە باشەوە بەسم لەوە هێزی سیاسی حزبی نییە من بەسمەوە دەسەڵاتی لۆکاڵەکانی پارێزیەکان بە پێی مادەی بڵێن یاسای ژمارەسی ساڵی 2009 دەسەڵاتێکی زۆریاوە بە ئەنجومەنی پارێزیەکان بە بڵێن دەسەڵاتێکی لۆکاڵی هەوڵ وەکو لیستی پارتی ئەم کەیسە ئەم کێشێ ئەگەر تا 25 مانگ ساغ نەبەوە یەکاڵان نەبەوە بەم شێوەیە درێژەی کێشا پەنانا بەنەبەر سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەت بەزەوە نەگوەکو پارتی بانی خنست بڵێکو پارتی داخلگا وەکو پەرلەمان وەکو سەرۆکایەتی هەرێم وەڵێ ئەنی منیش داواکەم کە ئەگەر نەکرێت بەڕاستی چکە ئەم دواکەوتنە من یەک پرسیارەکەم لەرە کاک محەممەد ینی نیازخان یەک دووجا باسەوەی کرد کە لەبەر مەسلەی شەڕ و ئەمنیەت و ینی جەناب شتێکی جوانە فەرموو هەموو لایەنەکان سەر
لەو چوارچەوەیە کە بەرگریەکەن لە خاکی پیرۆزیێرمی کوردستان هەموو لایەنەکان عفوکە نیاسانجان دروست بۆ لە هەولێر بەڕێز من ئەمە یەکشتی پرسیار بکەم ینی باشە پێش ئەمە خۆ چەند هەفتەیە هەمادەوەرگیرە وانە پێش ئەمە چەند هەفتەیەک وادەوەرگیرە بۆ لەوان نەکرا زەمان چیە دوای ئەماکرا ینی بەسمەوەیە بۆیە کە ئەڵم زعیفە باش دوو هەفتە ڕووی باشە فەرمێسا ینی من ئەمە ناخەمە تەنها ملی یەکێتی با من واقعەکە بڵێم برادرانی گۆڕانی ژیانی شتەکە ئەوەیە هەردوو لایەنەکە داوا تەقیمی بکەیت گۆڕان توانێت تەنازوکە بە حەقی خۆی زانێ زۆریترین 100,000 دنگە ئەڵێ نایکەوەکە ئەمە ئێمە ئامادەنین بە تێبینەیەکیش من بە تێبینەیەکی بڵێم بەڕووی منەوە من بە برادرانی شومتووە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بەم یاسا تازەیەوە دەسەڵاتێکی زۆری هەیە دەسەڵات ینی هەژدە تایبەتمەندی و دەسەڵاتی باشە بۆ کەس رازی نیە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا وەرگێ لە کاتێکا بە پێی یاساکە دەسەڵاتی هەیە یاخود ئەمە شەڕێکی ساردی نێوان گۆڕان و یەکێتیەوە سووربوونە لەسەر پۆستێ کاکسەڵ ئەگە وەڵام قوربان بەنسبەت ئەو وەڵامی جەناب ئێمە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان سیستەمی بە حیزبیکردنی دەسەڵاتە سیستەمی قۆڕەکردنی پۆستەکانە سیستەمی دابەزانی دەسەڵاتی حیزبە لە سەرۆکایەتی هەرێمە تا بگاتە بچووکترین دەسەڵاتی هەرێمی کوردستان لە هەموو جمگەکانە لەبەرەوە ئەو لایەنەی کە نایەوێت پۆستێک وەربگرێت کە بە پۆستێکی تەنفیزی نازانێەوە ئەزانێ هەموو ئیتر هەڵکەندنی ئەو لایەنە یاخود ئەو لایەنێک کە چێتە بەری ئۆپۆزیسیۆن و ئازانێت ئیتر سڕێنەوە ئەقساکردنی لە هەموو پۆستەکانی دەسەڵات هەر ئەمەیە وای کردەوە کە هەموو لایەنەکان هیچ لایەنێک نایەوێت لە دەسەڵاتانە پێچوانەوە هەموو لایەنەکان شەڕێەوەکەن کە ئەو دەسەڵاتە تەنفیزیەکان وەربگرن ئێمە کێشەشمان لە پەرلەمانی کوردستانە و پەرلەمانی کوردستان نزیکی 1 ساڵ درێژەی کێشا تا توانی حکوومەتی کابینی هەشتم پێک بێ بەنسبەت حکوومەتی هەولێر من یەک تەوزیحی بچووک بەم لەسەر حکوومەتی خۆجێی هەولێر ڕاستە ئێستا کاک نوزادادی بۆتە پارێزگاری هەولێر و دووەک شەردانراوە بەڵام سەرۆکی ئەنجومەنیشە بەڵام من حەزەکەم هاوڵاتیان بەرچاوڕوون بن لەوە ئێستاشی لەسەر بێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەکتیڤترە تا ئەنجومەنی پارێزگای هەولێر چونکە تا ئەم چرک ساتەش نەم پارێزگاری هەولێر لە چیایە ئەکتیڤەکەی لە فیصل ئێوە تەنها کورسیەکتان داگیر کردو کە ناوی ئەندامی ئەنجومەنە با یەکشت بۆ جەناب تەوزاوی ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەیەکمان دروستکەوە کاکدانا خۆی ئەندامەدەیان لیژنەی ئامادەکردنی ڕەشنووسی پێڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بەداخەومنە لە هەولێر کراوە لە دۆک پازامی شانسەوە بەڵام لە هەولێر نەکراوە ئێمە لیژنەیەکمان دروستکەوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ داڕێژانەوەی هەیکەلی ئیداری و تەنظیمی ئەنجومەنی پارێزگای سلێمانی خۆشبەختانە کارەکانیان تەواو بووە و من هەر بە بڕیارێکی پارێزگاری سلێمانی ئێمە بۆ سێ ئەندامی ئەنجومەنی پارێزگادان سەلمەخان لە لیژنەی وردبینی بۆ دابەشکردنی یەکەکانی کەنەکەوە تاسڵ و جستی تەک لەگەڵ زرگۆز بۆ هاوڵاتیان بۆی کە ئێمە ببینە چاودێرێکی حەقیقی لەسەر دەسەڵاتی خۆجێیە پارێزگار و بڵێن ئەو لیژنە باڵی کە لە پارێزگای سلێمانیە بۆی کە ئەم یەکانە بگاتە دەست هاوڵاتی ئەمە کارەکانی بەڵام ئێوە ئەڵێن کۆمەڵی لیژنەماندانەوە ئەمە وەکو وایە پیاوەکو ژنێک خێزانیان پێکەوە نابێ بەڵام پیاوەکە بڕواجل بۆ مناڵەکە بکڕێن ینی ئێوە جار ڕێنەکەوتون لەسەر دوو کەسەکە ئەنجومەن و پارێزگا ئێوە تازە ئەم لیژنانەیان چ سوودێکە لە کاتێکە قەراردەری وحید کە سەرۆکی ئەنجومەنەوە قەراردەری وحید کە پارێزگایە داننراوە ئەم لیژنانە چ سوودی ئێمە باوەڕمان وایە ئەوە هەردا ئەندێت ئەبێ داش بندرێت چونکەوە دەنگی خەڵک و دەنگی خەڵک و پرۆسەیەک لای کردەوە نیازخان فەرموو قسەکان ئەو لیژنانە یان پەیوەندی نەبێک لایکردنەوەی سەرۆکی ئەنجومەن و پارێزگا لەبەرەوەی وەکو کاک فەیسەڵ فەرمووی ئەوانە یەکلای یەکرێتەوە بەڵام ئەو لیژنانە ضرورن کە هەبن ینی ئێستا ئێوە نیازخان ینی هەر ئەبێ یەکلای بێت ینی ئەمە مەسەلەکە بە شێوەیەکی تر وەرگین گۆڕان و یەکێتی کەوتونەتە بە شێوەیە لە شێوەکە عینادی یەکتریەکەن ئەوڵێ من سوورم لەسەر وەرگی پۆستی پارێزگا ئێوەش کۆمەڵی خاڵتان لایە کە لاتان وایە ئێوەش سوورن و ئیستیقاقی خۆتانە ئیتەمە کە یەکلایە نەبێ گۆڕان نەبێ یەکێتی ناتوانرێت حکوومەتێکی یەکگرتووی ڕێکوپێک لە سلێمانیا دروست بێت باش کەواتە بێ یەکێتی و گۆڕان هەردوو لا بەشدار بن ئەمەش بە دانوستانەکان بە گفتوگەکانەکرێت بۆیە من تاکی لەسەرەوەکەمە لە هەموو دنیاشە هەر حیزب یەکلاکەرەوەی لەسەر دەسەڵات بۆ نمونە لە ماوەی پێشوە لە وڵاتێکی وەکو نەرویج حیزبی کار کە چەند ساڵە خۆی سەرۆک وەزیرانە و خۆی وڵات بەڕێوەبات یەکەم دەنگی هێنا بەڵام لەگەڵەوەی کە حیزبی محافظین و حیزبی ڕاست یەکیان گرت بە هەردووچیان توانیان سەرۆکی وەزیران برن کەواتە من ئەڵێم حیزب یەکلایکەرەوەیە لە دەسەڵاتەکانە کەواتە ئەبێ حیزب خۆی دانیشێت یەکێتی و گۆڕ باشە قەرارباەکانیان و بەدانوستان بەڵام لە هەر دنیایەکە سێوەخان ئەوەنە دواکەوێ قوبوڵەکانی خەڵک ئێستا خەڵکی کوردستان و بە تایبەتی کەینەوە خەڵکی سلەیمانی دەنگیە ینی من وتم هاوڵاتیان مافیەوەیانە ئێوە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنا ماڵ بە ماڵ و تاک بە تاک و بازار بە بازار و دوکان بە دوکانی شار و شارچۆکانی سلەیمانی گەڕان داوای دەنگتان کرد لە خەڵک ئەی خەڵک ئێستا ئەو مافی نییە بپرسیە کوا دەنگەکانم
بۆچی نایەن تەفعیلیکەن ینی چەندمان بەسەر ئەم ینی بۆ ڕێناکەون ینی ئەگەر ئێوە مەسلحەتی سلەیمانیتانێ وەکو گۆڕان وەکو خۆدەڵی بۆ تەنازول ناکەی لەسەر ئەم پۆستە و ئەنجومەنی پارێزگا وەرگرن کە بە پێی یاساکە مافیی گەورەی پێدراوە کۆمەڵی ئیستێقاقی گەورەی پێ لەسەر پۆستەکان ڕێکەون بەتەکیید ئێمە لە جەماوەرەوە هەڵقوڵاوین هەر بۆ جەماوەری شەژین هەر جەماوەری ژەتوانێ بمانێنێتە خوارەوانە بەنسبەت ئەوەی کە ئەڵی بەڵێ ئێمە سوپاسی و دەنگدەرانی خۆمانەکەین بەڕاستی ئەو وەزعی کە ئێستا دروست بووە هەوڵ و ماندووبوونی هەموو هەواداران و لایەنگران دواکەوتن بەڵام پێویستە لەم برادەرانش هەمان بپرسی ئێمە 50 زایدێکمان نهێنا ڕاستەکەی بەڵام براوە یەکەمین لە پارێزگای سلێمانیا دوانزەین دەفەرموو ئەوە لیستەکەی لیستی زەرد فەرمەوە لیستی خزمەتگوزاری ئەگەر بمانەوێت ئێمە کۆتایی بە وەزع بێنین فەرموو بە 25 مان خۆمانیەک بەڵام بێکێتیەوە توانن سلێمانی بەڕن بەرەوە پرسیارەکە ئەوەیە ویستم بەڵێ بەڕۆسەبام پرسیارەکە تاوکەم پرسیارەکە ئەوەیە ینی ئایا بێشێتی ئەکرێ سلەیمانی ئێوە وەکو لایەنێک لەگەڵ لایەنەکانی ترا ڕێکەون بێشێتی ئەم شارە بەرن بەڕێوە یان بەعکسەوە یەشێتی ئەتوانێت بێ گۆڕان ئەم شارە بەرێ بەڕێوە ینی پرۆژەتان هەیە لە خەیاڵی سیاسیتانە هەشتی وا بکەن هیچ لا ناتوانێت بەبێکتی بەڵام ڕێناکەون بەڵام ئەخی چیە ڕێناکەوێت ئێمە کە ئەڵێ ئێمە شەڕی پۆز ناکەین بەڕاستی ئێمە هیچ کار هیچمانێتە لە دەستی بین هیچ بەرژەوەندێکیشمانێتە لە دەستمان ئێمە کۆمەڵانی خەڵک لێمان قوبوڵ ناکات ئێمە بۆیە دەنگیان پێیاوین کۆمەڵانی خەڵک بۆ ئەوی پۆستی پارێزگای سلێمانی وەرگرین بە مافی ڕەوای خۆمانەزانین باوەڕیشمان بەوە هەیە هەموو لایەنەکان بەشداری بکەنەوە حکومەتەیە بەڵام پۆستی پارێزگا ئەمە بەڵام یەکێتیڵە ئێمە مەدێکی تاریخیمانەیە لەگەڵم شارەیەوە بۆ پاراستنی یەکێک لە سەرکردەکانی یەکێتی دەڵێ بۆ پاراستنی ئەمنیەت و بەرژەوەندی ئەم شارە ئێمەش خەڵک داوامان لێکا پۆستی پارێزگا تەسلیم نەکەین ینی ئەویش موبەڕی بەم شێوە ئێنێتەوە ئەوە ئەمنیەتی پارێزگای سلێمانی چییە پێم وایە ئەوە بزوتنەوەی گۆڕانەکە هیچ هێزێکی ئەمنی نییە ئەوە هەوادار و لایەنگرەکانی بزوتنەوەی گۆڕانەکە چەندین ساڵە سزا درێن و ئازارە درێن و ئەکوژرێن و خوێنانە ڕژیە پێم وایە بزوتنەوەی گۆڕان هێزێکی مەدەنی خوازە یعنی هەموو کاتێت هێمنی و پاراستنی هاوڵاتیانی لەم شارە گرتووە دەستۆی خۆی ئەوە ئێمە نین هیچ دەستگایەکی ئەمنی لە پاراستنی ماڵی هاوڵاتیانە ئەمە خاڵێکە ئەوە ئێمەش نین کە دەستگای ئەمنی بەکاربێنین بۆ سەرکوتکردنی هاوڵاتیان گۆڕان هێزێکی مەدەنی ئێوە لەسەرەوە سوورن کە پۆستی پارێزگا وەرگرن چونکە هاوڵاتیان قوبوڵی ناکات گۆڕان پۆستی پارێزگا خۆمان بەڵێ ئێمە دەنگدەر بۆیە دەنگی پیاوی ئێمەی بۆ ناردووە کە ببین بە پارێزگای دەنگدەری پارتیش بۆیە دەنگیاوە بۆیە پۆستی پارێزگا وەرگرێ دەنگدەری یەکێتیش ئەگەر ئێستا لە نێوان یەکێتی و گۆڕانە بەڵام ئەمانیش ئەو دەنگدەرانەی بۆیە دەنگیان پێوە کە پۆستی پارێزگا وەرگرێ ئەخە کەمترینن با ئەوانیش پیرۆزیان بێ ئەو کورسی ئەوان بۆە وڵا پیرۆزیان بێ ئێمە ئەمان و فەرموو بۆ خۆتان زۆر باشە بێ حەڤە کورسی تێ بێگە حەڤە کورسی خۆیەوەش میدانە داوای گفتوگۆدانی ئێمەش ئەڵێن با گفتوگۆ بێ بەڵام پارێزگای سلێمانی ئەمە بە 2 ساڵەکە ژێمە ڕازی بووین یعنی لەبەر خاتری جەماوەر و لەبەر پرۆژەکەی پێشنیاری لیستی خزمەت ئێمە بۆش ڕازی بوون ئەی یعنی چی کاکدانا فەرموو پێ وایە بەم زووە یەکێتی گۆڕان بەم شێوەیە ڕێکەوە یعنی یەکێتی کۆمەڵی خاڵی لای وایە سلەیمانی بە ئێستێقاقی خۆی زانێ کە پۆستی پارێزگا وەرگرێ گۆڕان بە هەمان شێوە ینی هەردووکی شانەڵێ ئێمە خەڵکەکەمان جەماوەری یەکێتی بۆیە دەنگیاوە بە سەرۆکی لیستەکە و لیستەکان بۆیە پارێزگا وەرگرێ هەمان شێوە گۆڕانیش بەڵێ واقعەکەوەیە سامە باسمان کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی یا دەستیە لە بەڕێوەبردنی هەموو جونگە ئیدارەکانی ئەم شارەیە تەنها ئەمنیەکانیش ناکرێتەوە لە ئێستا بە کونفێکونێک دەریکەی لە هەموو دەسەڵاتێک و ستافێککە بینی حکومکە لە هەمان کاتە زوتنەی گۆڕان خاوەنی جەماوەرێکی زۆرە ئەتوانێت نائارامیەک شەقام بەهەژێنێ بۆ لە بینی دوو واقعان کە بێ بەڕاستی خۆشیان هەردوو لایەنەکە سابەوتەی نیازخان هەردوو لایەنەکە لەسەرەوە کۆکن کە بێ گۆڕان و یەکێتی بەشدار بن بەڵام بەشدارەکەشان بە مەرجان کێشەکەوەیە تۆ هەردوو لایەن ئاێ بەشدار بن بەڵام بەشدارەکان بۆیە کە هەردوو لایەن داوای پۆستی پارێزگاکەن بۆ ئێمە سا لە بەندی دوو ڕێگاین ئەبێ خۆیان بە دوو سیناریۆ ئامادەکرد یانەوەی سیناریۆ یەکەم ئەوە بکە ئەم دوو لایەنە سیاسیە ڕێ بکەون لەسەر پۆستی سەرۆکی ئەنجوم و پارێزگا و پۆستەکانی کەش باقی هەرێکە و بە استحقاقی خۆی بە پێی دەنگی خۆی پۆستی قایم قام و جێگری پارێزگا و ئەمانە جیاکرێتەوە و دەستکرێت بە شوکار یان سیناریۆ دووهەمەکە سیناریۆیەکی قورسە بەڵام وا بڕوا نابێت بە سینارێکی دوور ئەوشکەوەی کە لایەنێکیان بتوانێت متمانەی لایەنەکانی کە بەدەست بێنێ و
پۆستی پێ دوایە کام لایەنە ئێستا نزیکە لەوەی کە متمانەی لایەنەکانی تر بەدەست بێن ئەگەر بۆستە بۆ نمونە کاک جناب وتێ ناکرێت یەکێتی حەزف بکەی لە معادلەی سیاسی شاری سلەیمانیە و ناشکرێت گۆڕان حەزف بکەی کەواتە ئەگەر گۆڕان بێ یەکێتی توانی کۆی دەنگەکان بۆ خۆی مسۆگەر کا بۆ پارێزگا یەکێتی ئەو کاتە بێدەنگە بێ یاخود بەعکسەوە یەکێتی توانی کۆی دەنگەکان بەدەست بێنێ حەفە دەنگ بەدەست بێنێ ئەو کاتە گۆڕان بێدەنگ دەبێت. لەسا من دووبارێ لە مفعل ناتوانانی یەکێتی لە کونفێکونێکە حەزفکەی لێرە بەڵام ئەبێ یەکێتیش ئامادەسازی تیابێ ئامادەسازی خۆی دەرونی بە هەر شوێ بێ ئامادەسی زیابێت کە بەرە ئەو بڕە سەیری حکوومەت هێرمی کوردستان کاکە لە حکوومەت هێرمی کوردستانە بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان پۆستی بڵێن وەزیری پێشمەرگە یای بە بزوونەی گۆڕان جێگیری بڵێن سەرۆکی پەرلەمانیا بە بزوتنەی گۆڕان جێگیری سەرۆکی پەرلەمانی عراقیە بە بزوتنەی گۆڕان یعنی بە پارتی وێکێتی هەموو دەسەڵاتدارانە بێسا ئامادەسازی باشە لە حاڵەتی سیناریۆیەکی وایە هەمولانەکان بەشدار لە حاڵەتی سیناریۆیەکی وایە ئەگەر گۆڕان ڕێکە و لەگەڵ لایەنەکانی ترا بەتوانی 50 زایدیەک بێنێ ئەو کاتە مووقفی یەکێتی چییە بێ نیازخان قسەی خۆتان چی دەبێت ئەو کاتە سەرکردایەتی شێتی و مەکتەبی سیاسی ئەو کاتەوان قسەی ئەزان چێکا محەممەد حەزەکەم شتێک لەمە تو جەناب پرسی فەرموو بە کورتی بۆ کورتی بۆ ئێستا زۆری با بڵێن شتەکان بەڕۆڕی یەکێتی بۆ تۆ لەبەر دوو هۆیە یەک ئیدارەی ئێرە تا ئێستا یەکێتی بابڕێەوە دوو هەموو دواکەوتنەکان لەسەر داواکاری یەکێتی بوو یعنی ئەمە کێشەکەی خۆی ساگە بێتە سەر واقعەکە تەنها بە یەکێتی چارەسەر زۆر ساگەر کۆبنەی داهاتووی یەکێتی داوای زۆر باشە زۆر من قسەیشم کردەوە کاکدان ئەگەر ئێوەش متفق نەبن لەگە داواکارێکی یەکێتی بەتوانێت یاتوانێت کۆبنەوەکەی دواخات فراکسیۆنەکانی شەمووی لەوەی ئایبینەوە کە بەتەکید بەڵام بۆ حکومەتێکی خۆجیی یەکگرتووی یەکسان هەموو لایەنەکان دروست ببێت ئەگەر نیەت هەبێ نیەت هەبێ نەک بۆ هەموو لایەنەکانە بە خۆشمانەکەی بە پارتی بە یەکێتی بە ئەگەر نیەت هەبێ مەبدە نییە بۆ سەبەر ڕوخسات ئەمە واقعیش تاڵە هەزم ناکرێت زۆر باشە نیازخان یعنی بۆ چوونێگە لای وایە یەکێتی مشکلەی نییە ئەگەر تا دوو ساڵی تریش پۆستی پارێزگا نەیرێ بە گۆڕان لەبەرەوەی گۆڕان و لایەنەکانی تر سەلاحەتی وایە نیە یەک مامۆستا تەعیینکەن یعنی مەبەستمەوەی ئێستا هەموو پۆستەکانی سلەیمانی بەدەست یەکێتیەوەی واتە یەکێتی لە ساڵحێتی پۆستی پارێزگا بەم شێوەیە بڕوات ئایا ئەم مبەڕیرە مبەڕیەکە واقعیە نەخێر لە ساڵحینە لە بەرەوەی دەنگەرەکانی لێ قبول ناکات خەڵکەکەی لێ قبول ناکات و یەکێتیش لەگەڵەوەیانە کە خۆی هەموو شتەکان بکات و لایەنەکانی تر بکاتە دەرە من لە قسەکانی پێشماواموت بەبێ یەکێتی بەبێ گۆڕان ئەتوانی حکم کات نە گۆڕان ببێ یەکێتی ئەتوانی حکم کات هەر ئەبێت تەوافق هەبێت توافق بێ کاک فەیساڵ ئێوە ناوبژیوانن لەم بینەدا ئەگەر بڵێم ئێوە لیستەکەتان بەشێکی زۆری لە میدیاکانە دەرەکەون بە هەمان شێوە لیستی پارتیش فراکسیۆنی پارتیش بەڵام ئێوەکو ناوبژیوانێ لەم حاڵەتا دەرکەوتون یعنی کات گەشتۆتە ئەوەی کە ئیتر مووقفەکە حەسم کەن کات گەشتۆتە ئەوەی ئەم دوو هێزە بە ئاشکرا بە ئەلا بڵێن ئەم دوو هێزە بە هیچ شێوەیەک ڕێک ناکەون ئێمە پێشنیارەکە ئێمە زۆر ڕوون بوو ئەگەر زانیمان ئەم دوولایەنە پێکنان ئێمە وەکوتومانە ئەمە ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانی ئەم ئەنجومەنەیە تاکتاکی ئەندامەکانی دا بنیشن بەوانەی لیستێکی نیشتمانی کوردستانشەوە تەوان هەموو لیستەکان دابنیشن ئەو ئەنجومەنە ئەبێ بەرامبەردەنگی هاوڵاتیان مەسئول و بەرپرس بێ هاوڵەتەن دەنگیان بە ئێمەداوە کە نوێنەری دەنگیەوان بین ئێمە داواکەین ئەو ئەنجومەنە دانیشتنی خۆی بکە و خۆی پرسەکەیەک لای بکاتەوە کەمە بەڕاستی بەمە دنیا وێران نابێ ئێمە ئەم ئەنجومەنی پارێزگا ئێستا بڵێن پارێزگا تووشی جۆرێک لە شەلەل بووە جونگەکانی کاروباریان پارێزگا بەڕێوە ناچێ تەنانەت ئەگەر ئەم پرسە بۆ یەکێتی نیشتمانی کوردستانیش پۆستی پارێزگارێک لێت هەر بێن پارێزگاری ئێستا بگۆڕێ بەڕاستی چکە خۆ ناکرێ پارێزگارێک بە پێ یاساکەل دەروی ئەنجومەنی پارێزگار چونکە ئەبێ پارێزگار لەناو ئەنجومەنی پارێزگا و بێتە پارێزگار ئەمە خۆ ئەبێ گۆڕانکاری لەمە بکرێت جا ئەگەر بە هەر باریکیان هەیە یەکێتی نیشتمانی کوردستانە بێ کاندیدیە بێ بزوتنەوەی گۆڕان کاندیدی هەبێ مەسەڵەن لایەنەکانی کە کاندیدیانی وەکو کاک داناوتی ئێمەش لە لیستی خزمەت چ پۆستی سەرۆکی ئەنجومەنەکە چ پۆستی پارێزگاری سلێمانی بە ئیستحقاقی هەڵبژاردننی خۆمانی نازانین بەڵام ئێمە پێمان وایە پێویستە حکوومەتێکی بنکە فراوانی خۆجێی لەسەر بنەمای ئیستحقاق هەڵبژاردن لە سنووری پارێزەکان دروست بکرێ بە تایبەتی پارێزگای سلێمانی بێتە پێشەنگێکی باش بۆ ئەمە بۆ ئەم نموزەچانی بێتە پێشەنگێکی باش لە چیان لەوەی پێشەنگی باش لە دەسەڵات ینی پێشەنگێکی باش لەوەی
کە ئێوە بڕیاریان ناوە لیستەکان ڕێککەون لەسەرەوەی ڕێنەکەون نەخێر ئێمە ئاڵێن بێتە پێشەنگی باش بۆ ئەوەی کەوا لیستەکان ببنە فاکتەرێکی باش بۆ یەکلایکردنەوەی پرسەکانی ئەنجومەنی پارێزگا و هەروەها ئەم فراکسیۆنانە بە سەراحەت ضرور نییە بۆ هەموو خاڵێکی ئەلفوبا بگەڕێنەوە مەکتەبی سیاسی لایەنەکانی خۆمان ڕاستە ئێمە لە هەر کەسە لە ئێمە تەمسیلی لایەنێکی سیاسیەکە بەڵام زۆر پێویست ناکە بۆ ئەلفوبای زۆر باشە من ئێمە لای جەنابێ نیازخان خەڵک دەنگیاوە بە نیازخان بە سیەوەخان بە کاک فەیسەڵ بە کاکدانا خەڵک دەنگی نایەوە بە ئەندامی مەکتەبی سیاسی و ئەندامی جڤات و ئەندامی لەقەکان خەڵک دەنگیاوە بۆیەوە ئەی بۆ خۆتان ئێوە ئەو جورئەتە سیاسیەتان نییە لەناو ئەنجومەنا بڕیار نادەن کاک محەممەد لە هەموو دنیاە حیزبێک لای کەرەوەیە لە دانانی دەسەڵاتەکان بەڵام ئێمە ڕاستە وەکو ئەندامی ئەنجومەندەنگی خەڵکم بەدەستێنە بەڵام شاریشم هەبوو بەسەر حیزبەکەی خۆم قسەشم لەگەڵ کردوون دانوستانیشمان کردووە ڕایەکانی خۆشمان پێوتون و زەختیشمان کردووە بەڵامی تر کە تۆ بارودۆخێکی ئەوانە هەمارێتە پێشە مەجبوری شانی بیتە بەر خۆ تۆ ناچیت ئێستا واز لە بێی خۆ بە سلێمانی و خەریب بکەیت و لایەنەکانی تر دواز لێبێنی لەبەر ئەوەی وڵا جارێ سلێمانی پارێزم من خەتەر لەسەر کوردستانە لەسەر هەموو هەرێمە بەڵام ئەوە سێ لایەن بەرامبەرتن ئەوە تعبیر لە بەڵام زەختەکە لەسەری تعبیر لە دوو لایەن دەکا دەڵێ شتیوە ئەمە پاساوێکی ڕەنگە هەناسە بڕکێ هەبێ پاساوی بێ نەتوانێت مبەڕێکی بەقوت بێ بۆ خەڵک وڵای من بە پاساوی نازانم تۆ گەر لەولاوە کفری و کەلارە بژیرێت و بێ یانیشی لە سلێمانە جاری خەریکی کۆبوونەوەی لەسەر یەک لایەکردنەوەی ئەنجومەنی پارێزگا و لەسەر یەک لایەکردنەوەی دانانی پارێزگار باش ئەم شەڕاگە درێژەی کێشا وەزعی سلێمانی شەر درێژای کێشە بڕوا ناکەم درێژە بکێشە چکە لەبەرەوەیەوە هەموو میدیاکان لەبەر چاون کە حیزبی داعش لە پاشە کشەیە و هێزی پێشمەرگە لە ڕزگاکردنی شەم بێشم بێتەوە خەمخۆریەکە بۆ جەماوەری خەڵکی سلێمانی ئەتوانین بڵێن لەم دوو هەفتەی ئاینداە کە بێتەوە ئەتوانرێت هیوایەکی ڕوون هەبێ زۆر چاکە فەرموو کاک محەممەد من شتێکی گەڵێم کاک فەیسەڵ پێشتر وتی تاوان من لەگەڵ ڕێزمە ئێمە فعلەن لە ئەنجومەنی پارێزگا لە سلێمانی دوو لیژنەمان دروست کردو بۆ ڕەشنووسی پەرەی و ناخۆ لەگەڵ هەیکەلی ئیداری ئەوێ ماندوو بین زۆر ئیشێکی باشیشمان کردووە پرۆژێکی جوانمان پێشکەش کردووە هەنگاوێکی باشمانەوە دەستخۆشی لە هەموو هەواڵان و خۆمان هەمومانەکەین بەڵام لەگەڵەوە شادوو شەی کاک فەیسەڵ خۆی ئێستا باسی کرد وتی ئێمە تووشی شەلەل بووین و هیچ کارێک بەڕێوە ناچێت باش ئەمە کە هیچ کارە بەڕێوە نەچێت و تووشی شەلەل بین مانای ئەمە هەل لە شوێنی خۆمان ناچین بۆ ئاو بینایی کە لە پشتی جەنابتوێ ڕسمەکە داناوە ئەڕۆین بۆیە کاتێ بەسەر بن ساعتە دوایان دەرەوە ئێمە ئێستا ئەندامی ئەنجومە لا دوایە کات بەسەر بدنە ئێستا ئەیکەن بەڵێ ئێستا ئێمە هیچ دەسەڵاتێکمانە ئێمە لە شارێک ئاژین لە پارێزگا ئاژین کە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا وەکو پەرلەمانی سلێمانی وەکو دەستگایەکی چاودێری ئاگامان لە بەڕێوەبردننی ئەم پارێزگایە نییە بە هیچ خاڵێک و تەنانەت ئەو بڕیارێک ئێستا کاک فەیسەڵ باسی کرد کە بەڕێز یەکێک لە ئەندامانی ئەنجومەن کە سەرمەخان بوو جەناب باسی کرد بڕیارێک دەرچووە من ئاگام لە هیچ بڕیارێک نییە لە شتە دەرچوو بێ ینی ئەمەش دووبارە شتێکە کاگەمان لە هیچێکترینە بە شەرت ئێمە بخۆ بێ ینی تو ئاگاو لەو لیژنەیە نیە کە ئاگام لەم بڕیارە نەبوو ئەمە کاک ئەو بڕیارە بەسم بەس سەرۆکی فراکسیۆنەکەی ئەم لە کاک زیاد پرسیارکە بەڕاستی وەریا لە سەرۆکی ئەنجومەن ئێمە سەرۆکی کاتی ئەنجومەن هەیە لە ڕێگەی سەرۆکی فراکسیۆنەکانەوە محافەزە داوای کردووە بۆ کاکدانە ئەگەر سەرۆکی ئاخە با متاوەکەم پەلەمە دوای وەڵام بەرەوە بەسم تەعنیە لە جەناب ناخۆ تێگەم لە قسەکە بەس من ئەمە شت تێبگەین یعنی ئێمە لەکتری تێبگەین لەوە تێبگەین کە ئیشەکان ینی بەتەواوی بەڕێوە ناچێت هەنیشەکان بەتەواوی بەڕێوە ناچێت ئەوەی کە ئێمە گرنگە لامان ئێستا ئێمە لە قۆناغێکی هەستیارین ینی ئەو درێژکردنەوەیە فشار لەسەر خەڵک و لەسەر ئێمە زۆرەکات ئێمە بێ هەڵوێز وەگرین ئێمە هەڵبژاردەی خەڵچین ڕاستە ئێمە نوێنەری حیزبەکانی شینێرە بەڵام ئێمە توانین زەختکەین لە حیزبەکان ینی من داواکەم لە هەموو ئەندامانی ئەنجومەن تا 25 مانگە کە 2 ڕۆژی ماوە ئەگەر بێت و هیچ بڕیارە نەبێت داواکەم لە هەموو ئەندامانی لە سەرۆکی ئەنجومەنی کاتی لە سەرۆکی فراکسیۆنەکان لە ئەندامان بەڕاستی کە ئێمە هەڵوێستێکی زۆر یەکلاکەرەوەی وازح وەرگین یان شەر نیە لەو کۆبوونی 25 مانگ بڕیار بین وەکو پارتی هەڵوێستێکی بێ وەکو پارتی بە سێ کورسی تۆ توانین چی بکەین من من داواکەم ئێستا داواکاریەکەم ئێستا داواکەم لە هەموو برادران هەموو ئەندامانی ئەنجومەن کە هەڵوێستێکی ڕوونمان هەبێ ئەوە ئێمە هەڵوێستێکی ڕوون نییە کاکدانا بەڵێ ئێوە سێ کورسیتانەیە لەناو ئەنجومەنی پارێزگا بەزوتم لە هەیکەلێتی سیاسیە ئێوە پشتی شێتان بەرکە وەکو پارتی هەڵوێستان چیە بێ ئەگەر تا ڕۆژی دووشەمە کە قەرارە کۆبوونەوە بکرێەوە ئەوزان فراکسیۆنی خزمەتی سوورە لەسەرەوەیکتر لەو ڕۆژەیە یەکاڵا بکرێتەوە پۆستەکان هەڵوێستان چیە بێ پارتی حزبێکە ڕاستە ئێستا لە
زۆربەی جونگە دەسەڵاتەکانی گرنگەکان ێرە حکومەکە بەڵام پارتی وەکو دەسەڵاتی خۆجی سلێمانی نایەوە ڕاستەخۆ و حزبێک دەستکاریە دەسەڵاتی بکات سێ ئەندامانی هەیە سێ دەنگی هەیە لێ برادرانێتی ئەمان دوانزە من ئەڵێم ئەندامانی ئەنجومەن خۆمان ئەتوانین هەڵوێستێکی ڕوومان نیازخان زیاتر زۆر باشە ئێستا وڵای تۆسیەوەخان نیازخان زیاتر ڕخنەکان تێبینیەکان ئاراسی ئێوە کراواتە بە شێوەیەک لە شێوەکان وەکو ئەخوێنرێتەوە یەکێتی ینی پشتی شێری بەرەکەوێت لە دواکەوتنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و پارێزگای سلێمانی هیچ لایەنێکیش کاندیدی نەبوو تایمەدەنگی پێنەی هیچ لایەنێک کاندیدی و بە سەرۆکی ئەنجومەن بۆچی بە ڕخنەکان بەرەیەکێتەکەوێت هیچ لایەنێک لە لایەنەکان کاندیدیە بۆ تایمەدەنگی نەین ڕاستەکە سیۆخانیانی ئێوە هیچ لایەنێکتان ئەگەر ئەو قسەیە بکەینەوە ڕاستەیەکی بینی ینی ئێوە لایەنێکین وەکو گۆڕان 12 کورسیان بۆ کاندیدتان نەبووە کاک محەممەد کێشەکە لە درێژکردنەوەیان نییە یعنی بەڕاستیەوە واقع کێشەکە لە چییە؟ کێشە لەوەیە نیەتی نییە بیگۆڕێ ئاڵوگۆڕ و تەداولی سوڵتە بکە باشە مە ساڵی کەش هەروە بخایانە باشە شەڕی داعشوا ساڵی کەشی بە نمونە خایان ئەکرێ هەروە بێ سلێمانی کێ نیەتی نییە یەکێتی نیشتیمانیە واقع ئەو تەفت و تاڵە ناوێت دەجینات ناوێت تەداولی سوڵتە بکە نیەتی نییە ئەکە نیەت نەبوو هیچی ئەم ڕائەدڕەیەکی مطلق وڵات وایە سووری لەسەر ینی خەتێکی گەورەی بەژێرانی کێکێتی نیەتی نیە ئەم پۆستە تەسلیمکە نیەتەکەی نەبووایە کادرێکی یەکێتی نیەت نییە بۆ ئەو تەسلیمکردنی نیەتەیە کاکەم ئەگەر نیەت نەبووایە بەشداری هەڵبژاردنمان ناکرد داوامان ناکرد کە پارێزگاری سلێمانی پارێزگاری سلێمانی بە هەڵبژاردن بێت داوامان ناکرد کە لەگەڵەوەیان نابن کە حکوومەتێکی خۆجێی دروست بێت ئەو کاتێ مەژۆک و یەکێتی بڕارێکی ترمانەیە نیەت هەیە و لیژنەی دانوستانکار لە ڕێگایە گفتوگۆهەیە بەڵام ئێمە نامانە بۆ حەماسە و ئیشکەین ئێمە ئەمانەوێت بە گیانی لێبوردن و بە گیانی پێشبڕکردنەوە لە حکوومەتێکی خۆجێی یا 4 ساڵی سلێمانی ئێمەش بە هەمان شێوە ئێمەش نەفەسەکانمان هەر بۆ بووە کە ئەوە نەش درێژەی خایەن و هەر بۆمان بووە بەڵام یعنی تۆ چ بژاردەیەکە هەیە بەڕاستی ئەم وەزع ئەم دوو برادرە ئێمە چ بژاردەیەکە هەیە گەرم هەروەز ئاوا بڕوە ئەگەر تۆ حەفە کورسەکەی خۆ دروستکە حەفە کورسەکەی ئەگەرێکێتی نیەتی نییە حەفە کورسەکەی خۆ دروستە کرد و پارێزگاریەکرایە ئەخرێ مەم دوولانەی کەش بە هەمان شێوە ناتوانانی بڵێ نیەت ئێمە ئاخنیەتەکەتان ئێوە لە تەسلیم نەکردنی پارێزگاری سلێمانیە ئەمە هەموو خەڵکە زانیە هەموو دنیا ئەزانێ نیەتان دەوەرە تۆ پارێزگای سلێمانی تەزێ فەرموو سەرۆکی ئەنجومەن هەڵبژێرە بوو ئێوە بێ و ئێمەش دەنگی پێین کێشەکە لەوەیە کە با دوور نڕن ئێمە بەیانیشمان لەبەر دەساماوە ئێمەش پێمان خۆشە ئەنجومەنێکی کارەوە بڕیارێکی یەکلایکەرەوە بێتە پێشەوە زۆر باشە سێوە خانەگەر و پرسیار لە تۆ بکەم خەڵک ئێستا لە سلێمانیدا لە حاڵەتێکی قەلەقایە ڕەنگە وەزعیشی سیاسی هەبێت کۆی کوردستانی گرتوێتەوە بەڵام خەڵکی سلێمانی ئەو ینی دەڵێ بۆ هەمیشە من باجی ململانی سیاسی بم بۆ هەمیشە ئەم شارە لەناو بەرداشتێکە بەهاڕێکە بەرداشی سیاسیە ینی پرسیارەکە ئەوەیە خەڵک ئێستا کار و کاسبی کەم بۆتەوە بازار کەم بۆتەوە حیاتی خەڵک کەم بۆتەوە پرۆژەکان لەم شارەدا بە شێوەیەکی پێویست نییە کڕین و فرۆشتن ئاستی نزم بۆتەوە خەڵک ئێستا بەس خواردن نەکرێ ئەگەر تعبیرێکی مەجازی بۆ بکەین پرسیارەکە کورت و مختصر ئەوەیە چێ بەرپرسە لەمە ئێوە زۆرینەی خەڵک دەنگی خەڵکتان بەدەستێناوە کەواتە گلەیەکان و ڕەخنەکانی خەڵکیش ڕوبەڕووتان دەبێتەوە بەڵێ ئێمە قبولمانە بەڵام وەکوتم ڕاستە ئێمە براوە یەکەمین 12 کورسیمانە ناوە بەڵام حەڤە 50 زایدێکمان نێناوە تاوانبارەکە لە سەرشانی ئێمە نییە ئێمە هەموو محاولەیەکمان کردووە هەموو دانوستانکارێکمان کردووە هەموو هەوڵێکی خۆمانمان سڕ کردووە تەوانەیە بەڵام بۆ لە پێناو ئەم شارەیە ئەم زەحیە مەسەرەن قوربانیەشی تربن ئەگەر ئێوە لاتان وا بێ ئێوە تعبیرەکەن لە دەنجی خەڵک با قوربانیەشی تربن ئەم جارە پۆستی پارێزگا بن بەلایەنێکی تر یعنی یان ئەمە شتێک کە کەوتۆتە عینادیەشی سیاسی بینی ئەوە ویشێتەوە عینادینیە کاک محەممەد کە تۆ لە هەموو دنیای دیموکراسیە کە هەڵبژاردنەکەی بۆ چیەکەی هەڵبژاردن بۆ چییە؟ بۆ نییە ڕێژەی دەنگدەری خۆت بزانی قیاسی ئەو دەنگدەرەی کە تۆ ئەیا بێت بەلایەنە دیاریکراوەکە بیزانی ئێمە براوە یەکەمین ئێ خەڵکیش بۆیە دەنگی پیاوین بۆی پۆستی پارێزگای سلێمانی وەرگرین بەڵام ئەگەر ئێمە بە تەکید یەک کورسیمان کەمتر وایە فەرموو هەر پیرۆزیان بێ با 23کەش 24ەکە فەرموو کاک فەیسەڵ وەڵام من بەس دوو تۆزە بەنسبەتەوەی کاک دانا برای بەرز بکات ئێمە طبعاً پێش جناب شوتمان ئێمە لە بیرمان نەچێکە ئەومان ئەندامی ئەنجومەنی نووسبینە کۆبنەوەمە چینە ئەنجومەن بە یەک جارێکە بەڵام تەوزیح بۆ یەکدان یعنی شتێکی ئاسایی وەرن بەنسبەت ئێمە ئەوەی کاکداناوت ئێمە ئەچینە و بینە
هەموو جارێکش بۆ کات کوشت نەچوو ئێمە چەند جار چوون کۆبوونەوەمان کرد و ئیشماکە ئیشی باش ئەوە یەک ئەوە دەست ئەوە خاڵێکی کە ئێستا ئەوەی قوربان ئێمە ئەو لیژانی کە باسم هێشتا ئەوەی ئێمە لە هەولێر باشترە چونکە ئەندامەکانی ئەنجومەنی هەولێر وابزانام ئەمڕۆ قەرارە بچنە بینایی تازە چونتە بیناکانیش تەبعان ئەوە خاڵێکی بەچی عیناشە بیناکە چوزانم ڕێکاکە بەنسبەت ئەو لیژنانەی کە باس کرا بە بڕیارێکی پارێزگار تەمان داوا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کراوە ئەو پارێزگاری کە ئێستا هەیە کاربەڕێکەری پارێزگای چی پێم خۆ بە سەرۆکی هەرێمیش ئەو وامان بۆ سەرۆکی حکوومەتی واشمان لیژنانە بە ئەمری ئەو دەرچووە لیژنەکە دروست کراوە بە پێی بڕیارە کۆمەڵی یەکەی نیشتەجەبوون بۆ هاوڵاتیانتە دروست کراوە لە سروری لە کەنەکەوە تاسڵوجە سیتەک لەگەڵ زرگوێز کە ئەمە ڕاستە و خۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیان و بەتابەتی هاوڵاتیانی کەم دەرامەتی سنووری پارێزگای سلێمانی و پەتاوەتی ناو شاری سلێمانیەوە هەیە ئەم ئەنجومەنە بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە کە چاودێرێکی ورد بێ لەسەر ئەوەی کە لەو ژمارە ئەوە هزار فۆرمەی کە پڕ کراوەوە ئەو هزار ئەوە کەسەی کە ئەو یەکانە وەرەگرن بە فعلی مستحقتر بۆ ئێمە ئەم قسەشمان لەناو بینای پارێزگا بەرامبەر بە جێگری پارێزگا کڕۆکە ئیشی ئێمە ئەوە نییە لە ئەنجومەنی پارێزگا وەکو موظفێک بین تحقیق لە شتەکان بکەین چی ئەکرێت چی ناکرێت ورد بینی باشە کاک فەیسەڵ ئەگەر لێرە بتگرم تۆ ئەڵەی پارێزگای سلەیمانی لە ئێستادا ئەو پارێزگایی کە ئێستا هەیە ناشەرعیە و پێویستە بگۆڕێ ینی ئەمە شتێکە لە دەرەوەی ئەنجومەنیە لە کاتێکە ئێوە بۆ لیژنەیەک گەڕاونەتەوە بۆ ئەو پارێزگا ینی ئەمە دوو فاقی دوو ڕەئی دەرناکەوێت لە ڕاکانتە کاک محەممەد ببوورە ئێمە سیاسەتەکەین سیاسەتیش سیاسەتی واقعیە لە خەیاڵە سیاست ناکرێت لە واقع سیاسەتەکرێ ئێمە ئەگەر واقعی پارێزگای سلێمانیمان وەکو خۆی نەخوێندایەتەوە بەڕاستی ئەو پێشنیارمان ناکرد 2 ساڵ بە 2 ساڵ ئێمە هەموو جونگەکانی پارێزگای سلێمانیمان خوێندوەوە تەماشای پشتۆی خۆمان و پەیوەندەکانی خۆشمانمان کردووە و تەماشای پێشەوەی خۆشمانەکەین پێشەوەی خۆشمانە بینی بۆ ئەو پێشنیارانەکەین ئێمە لە ئێستا بڵین سەرۆکی هەرێم کە دەرنەچی لە باز نەگەشت بڵین بە شێوەی شەکان پەرلەمان مدەکەی درێژ کردەوە هەموو لایەنەکان تەعاملی لەگەڵاکە پارێزگاری سلێمانی ئێستا واقعەکەەوە هەیە ئەم پارێزگارە تا پارێزگاری کە دانەرێ ئەم پارێزگارە من بە غەزی نەزەریا بە چاوپۆشی لەوەی کە چۆن هاتۆتە سلێمانی بە چ بڕارێک دانراوە بە وەکالەت دانرا ئەمە قسەیەکی کەیە ئێستا پۆستی پارێزگار دەست بەڕێز پارێزگارە ئەم پارێزگار تا پارێزگارێکە لەم ئەنجومەن دانەرێ ئەم پارێزگارە حەقەوەی هەیە لەگەڵ بکرێت تەعامل لەگەڵ من حەزەکەم زۆر جارە ئەم شتانە بازەکرانی کە باسی بابەتێکرێ خێرا نمونەی هەولێر و دهۆک و ئەم شتانە ئێمە یەکەم شت لە چوارچێوەی پارێزگای سلێمانیە تایبەتمەندی خۆمان هەیە سلێمانی ینی حتا لە سیاسەتی حزبیش ینی متەسەوەکەم یەکێتیش و یەکگرت و کۆمەڵ و گۆڕان و پارتیش سیاسەتێکی تایبەتی خۆی هەیە بۆ لۆکاڵی بۆ سلێمانی جیاواز لە سیاسەتی کە لە دهۆگێت یا لە موسیا لەولێر بۆ ئێمەژێ بەو ڕانگە و سێریکە ئەمێ دوم شت بەڵام دووبارەی لێم ئەمە دەستخۆشی و جێ شانازەیە کە ئەمە باشتری من لە چەند شتێکە هاتی بنێ پێشەوە بەڵام لەگەڵەوە شابێ ڕخنە لە خۆیان بگریان دەستخۆشی لا بکەین کە ئەوانشتوانیوانە شافێکی بەڕێوەبەری ئێمەسا بەڕێوەبردنی شارەکە لە دەزێمانیە ئێمە ئاگامانی نییە بەسیترینەوەی جەناب باسێکی جارێکی کاک فەیسەڵجان ئەو لیژنەیە کە دروست کراوە جەناب تەزانی ئێمە لیژنەکە دروست کرێ ئەبێ لە بەردەمی بڵێن ئەنجومەنی پارێزگای هەمیشەیی سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی ئەو ستاف هەمیشەیەکی هەڵبژێر لەبەرەوە لیژنەکان دروستکەوە لە لیژنەکانە لەناو ئەنجومانە دەنگێرە بۆ ستافەی کە ئەنرێن بە لیژنەیەکی هەمیشەیی بیا لیژنەیەکی بڵێن تایبەتی بە بۆ کێشێکی وە ئەبێ لەناو ئەنجومانە دەنگ بێر و هەڵبژێرێ ئەمە کە جەناب تەڵی بە بڕیارێک دەچوە ئەتوانی پارێزگار داوا لە ئەنجومەن کا سێ کەسمان بۆ دەزیشان کە بەبێ ئەنجومەن بەبێ کۆبوونی ئەنجومەن بەبێ کۆبوونی ئەنجومەن ئەبێ کۆبوونی ئەنجومەن بکەن لەسەر ئەو کێشەیە ئەزانیت چۆن ئەبێ لە کۆبوونی ئەنجومەن ئاوا بکرێ کاتە ئێستا ئەم ئەنجومەنە پێشەوەی دەست بەکار بێت نەزانیت چۆن نەڵێم شتەکان ڕێڕەوی خۆی نیە بۆ ئەڵێم کێشە من ناڵەم باکس شتێکی زۆر باشە زۆر دەستخۆشیەکە بەڵام دەڕێی خۆی نەڕۆشتووە کاکە بەڕێڕەوی خۆی نەڕۆشتووە نیازخانەگەر و پرسیار لە بەڕێزەکەم لە سێوەخانی شم کرد و لە ینی ئێوە هێزێکن لە سلەیمانیا دووەم بوون ئەمە وەکو وایە لە یاری تۆپی پێەیە ئەو منتەخەبەی دووەمە بێ داوای کاسەکە بکات گۆڕان یەکەم بووە یەکێتی دووەم بووە ینی ئەکرێ مەسەر ئەرجەنتین داوای کاسەکەی لە ئەڵمانیا بکردایە ئەگەر معادلەکە لایەنەکانی تریش دەنگیان هێنا خوار لە سلێمانیا تەنیا یەکێتی و گۆڕان نییە لایەنەکانی تریش کورسیان هێنا و دەنگیان ئاکرێوانش لە معادلەکە بکەنێت دەرەوە ناکرێت کەواتە ئێمە بێت ناتوانین بە تەنیا بڵێم وەڵام پارێزگارە بم بەڵام خۆ ئەبێت پۆستێکەیە پێوتێ پۆستی پارێزگار لیستێکەیە فراکسیۆنێکەیە کە
دەنگی پێدراوە بۆ بە فراکسیۆن 12 کورسی هێناوە یەکێتی یانزەینەوە ئەگەر یەکێتی دوانزەی بێنایە و گۆڕان یانزەی بێنێ ئەو کاتە عینە نەفەس و عینەن قسەتانە کرد نەخێر و کاتەرە بۆی حەفە کورسی بێنە ئەنجام حافظە بێت خۆی مەسە نەمانوت ئێستا ئێمە دانیشتوین دانوستانکارمان هەیە لیژنەمان هەیە گفتوگۆکەی قسە ئەگەین کە بگەینە نەتیجە بەڵام کە تۆش کە حەفەکەت هێناوە فەرمووی کە ئێمەش لەگەڵ هیچ لایەنێکی تادا نەنیشتوین داوای کورسەکانیان لێ بکەین و حەفە کورسیمان هەیە بڵێن پارێزگاری خۆمان فەرزە کاگەم محەممەد ئەبێ پەنجە زاید یەکت هەبێ ئەبێ حەفەت هەبێ ئەنجا بڵێم من بەڵام ئەڵێ لە ناو نیەتی سیاسی یەکێتیدا سیاوەخان ئەڵەیە وەکو ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگا ئەڵێ نیەتی یەکێتی نییە ئەم پۆستانی سلەیمانی تەسلیمکە وەڵام مەسلحەتی خۆیەتی ئەم شارە بەم شێوەی بمێنێتەوە لەبەرەوەی پۆستەکان بەدەست خۆیەوەیەتی ئەگەر وا بایمەش لەگە لایەنەکانی ترا کۆبوون و حەفە کورسیمان دروستە کردو ئەمان کرد لایەنەکانی ترکەوە بنەوە لەگەڵتانە بۆ پێگەیانتوانی حەفە کورسێکە دروستکەین بەڵام ئێمە نامانێت بگاتەوە ڕادێ ئێمە نامانێت بگاتەوە ڕادێ دەنگتان پێێن فەرمو پیرۆزیان بێ و بە هەرە و دەسەڵاتە شەرعیەتی خۆی وەرگرت ئەتوانین بزانین بیاین دوبانی چێ بێ و کاتە ئەتوانین لەسەر زۆر چاکە ئەگەر دواتەوەرەکە چکە کاتی بەرنامەکانەوە کاکدانا سلەیمانی بەرەو چۆ بەڕاستی بەرەو دوو ڕێگە یان ڕێگەیەکیان کە یەکێت و گۆران ڕێکەون لەسەر دوو پۆستە وایتر چیتە درێژکردنەوە نەبێ ئەم کێشە چارەسەر بێەوە بە شێوەیەکی ئارام و سەرکەوتوانە و مۆدێرنانە بتوانین دەستکەم بە کارەکانمانوە سلێمانی لەژێر چاودێری ئەنجومەنێکی پارێزگای هەڵبژێراوە بتوانێت ئیش و کارەکانی بەڕێبەرێ ئەمە لایەنە باشەکە کە هەمومان چاوەڕێکین و خواستمانە یان لایەنێکی کەوەیە کە برادرانی کۆمەڵی گرتووە لەگەڵ پارتیا لەگەڵ لایەنەکانی کە دانوستانێکی چڕوپڕ بکەن بگەنە ئەو بڕیارەی کە بەڕاستی لە بینی خوانە بە یەکلایەنە ئەو وەختە بێ لایەنێک لە لایەنەکان بەشدار نەبێکەم بە سیناریۆیەکی حابکردن و هەڵوەشانەوەی ئەنجومەنەکە لە ئارادا نییە ئەمان بڕارێککەیە من ئێساش داواکەمەوە کاک محەممەد بۆ کۆبنەوەی داهاتووکە 25 مانە ئەگەر بێت دووبارە بە معلقی بێت من داواکەم لە فراکسیۆنەکەی خۆم لە فراکسیۆنەکانی گرتو کۆمەڵ بە تایبەتی لەگەڵەوانی کە اینجا لە دوولایەنەکەی کەش کە دەنگ نێن بە درێژکردنەوە بەڵکم فشارکەن بۆ ڕێکوت زۆر چاکە 25 مان ئەگەر ئەم 2000 ڕێنەکەوتن لیستی خزمەت فراکسیۆنی خزمەت هەڵوێستی چی دەبێ بۆ دەنگدەرانی سلەیمانی بۆ هاوڵاتیانی سلەیمانی ئێمە ئاڵێ نەبێ ئەنجومەنە کۆبوونەوەی خۆی بکەون دامان ئەنجومەن بڕیاری خۆیان بەر قەراری نهاییتانە بڕیار بن لەسەرەوەی کە هەموو بڕیار بگەڕ نەک سەرۆکی فراکسیۆن و مەکتەب سیاسەکان بە ئەندامانی ئەنجومەن بڕیار بن و ئێمە وەک کۆڵی کۆتایی بەرنامەکەش بەڕاستی ئێمە دوو تەجروبەمان هەیە لە دنیا کە دوو تەجروبەی یەکیان چاک و یەکیان خراپە هیوادارم کەم بەرەو چاکەکان تەجروبەی ستالین و چەرچڵمان هەیە لە دوای حربی عالەمی دووەم ستالین ئیتحاد سۆڤێتی وێران کرد و حکومێکی ئاسنی دانا بەڵام ئیتحاد سۆڤێتی وێران بەڵام چەرچڵ دوایەوەی کە جەنگی جیهانی دووەم بردە بەڵام حکومەتێکی دیموکراتی و دەسەڵاتدەستکردن دەسەڵاتی دانا و بەریتانیا ئێمە چەرچڵەکانمان زۆرە بەڵام ستالینەکەمان نیە هیوادارین دروست نەبێ ستالین نییە نیمانە سێوەخان وەکو ئەندامی فراکسیۆنی گۆڕان ئێوە دەڵێن ئێمە هەڵقوڵاوی خەڵکین و خەڵک لێمان قوبوڵ ناکە پارێزگای سلەیمانی لە ئێمە نەبێت سلەیمانی بەرەوچووە پاش ئەو ماوە زۆرەی کە خەڵک دەنگی پێداون ببن بە ئەندامی ئەنجومەن وڵای ئەمە بەتەماین ئەگەر ئیشەڵا ئەوە هەموو لایەنەکان بڕیار بن کۆتایی بۆ دەسەڵاتە تاک حیزبیە بێنین لەسەر پرەنسیپی ئەنجامی هەڵبژاردنەکان ئیدی کار و بڕیارەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە لە حیزب و تەکەتولەکە و باڵەکانەوە ببرێت بەچی بە قەرار لە هەموو ئەنجومەن و ستافەکەەوە بدرێت لەگەڵەوە شادەسەڵاتی لا مەرکەزی بۆ بەڕێوەبردننی هەموو کاروبارەکانی خەڵک دروست ببێ کە دەسەڵاتی مۆدلێکی هاوچەرخە لە حکمڕانیا گرنگی بەبواری بەڕێوەبردنەیە و هەروەها ڕقیبێکی چالاکیش بین بەسەر سەرجەمدام و دەستگاکانی حکوومەتەوانەیە و هەروەها هەیکەلی تەنزیمی دام و دەستگاکان بین لەکوێ عەجز هەبێ لەکوێ هەڵاوسان هەبێ لەگەڵەوەشا دەستی حیزب دوورخینەوە لە ناو بازار و کار و چالاکی ئابوووریەکانە و هەروەها کۆمپانیاوە بەرهەمێنەکان لە دەستی حیزبەوە بگەڕێنینەوە بۆ بەرژەوەندی خەڵک و هەروەها بیگەڕێنینەوە بۆ کەسانێکی کارە کە لە ببوورە میازخانە بێ ئاخر جملەی خۆی وەڵام من داواکاریەکم لە کۆتاییە من ئەمی زۆر داواکاریە بکەم من داواکارم لە هەموو میدیاکارەکان لە هەموو سیاست مدارەکان لەو کەسانەی کە بەڕاستی بە نامەسئولانە هەندێک جار لەبەر سپیتی ژوورەکان و لەبەر کۆمپیوتەرەکانە دانیشن کە ئاگیان لە بەرەکانی شەڕ نییە هەندێک مهاتەراتی سیاسی و هەندێک قسەی ڕق و وتاری ناخۆش نووسن بەرامبەر یەکتری لایەنە سیاسەکان بە تایبەتی
بوەستن چیتر زیاتر هیچ نەنووسن باشە. لەبەرەکە لە بەرەکانی جەنگا پێشمەرگە یەک ڕەنگە بامان زۆر زیان باشە. تێکنێت کاکەم نیازخان ئێوە خاوەنی 11 کورسین لە سلەیمانیدا کە سنگ و قەبارەیەکی زۆرە بەرامبەر گۆڕان یە کورسیتان فەرقا ئێوە چی بە دەنگتەرانتان دەڵێن لە کاتێکە ئێوە دەڵێن ئێمە پارێزەی چەندین ساڵی ئەم شارە بووین سلەیمانی بەرەوشوە لە وەجە نەزەڕی یەشێتیەوە سلێمانی دڵیەکێتیە سلێمانی ئەو شوێنەیە کەیکێتی چەندین قوربانیدا بۆ پاراستنی سەر و ماڵ و ئاسایشی خەڵکەکەی هەر خۆمان بە خاوەنی ئەو ئازادی و ئاسایشە دەزانین بۆیە ئەی پارێزین و ئەمڕۆ بەرەکانی جەنگ زۆرترین کادر و لایەنگر و پێشمەرگەیەکێتی تیا شەهید دەکرێت ئەو بەڵێنەش بە سلێمانی ئەدەینەوە کە ئێمە لەبەر خاتری هاوڵاتیانی شاری سلێمانی و چواردەوری سلێمانیە کە ئەتوانین زۆر شتی تر بکەینیان ئەتوانین تا ئێساش گفتوگۆکان هەکار بەردەوام بۆ لەبەر خاتری پاراستنی ئاسایشی سلێمانی و قازانجی خەڵکەکەیەتی کە یەکێتی ئەتوانێت تەسحیلەوە زیاتریش بدات بەس بۆ ئەوەی کە کەش ئاو هەوایەکی ئاسایش بەخۆی بینێت سلێمانی پێشە شتێک خەڵک پێشە شتێک زۆر چاکە بەڕێزان سوپاسانەکەین و هەروە سوپاسی و میوانە بەڕێزانە دەکەین ئێمە ژوەکو NRT ئەو پەیامە ڕۆژنامەوانی و ئەخلاقی لەسەر شانمانە هیوادارین لە ڕۆژی دووشەمەدا پۆستەکان یەکاڵا بێتەوە و خەڵکی سلەیمانی و دەنگدەری سلەیمانی ئەو دەنگەی کە یاوێتی پارێزگایەک لە چ ڕەنێک بێ و ئەنجومەنێک لە چ ڕەنێک بێ گرنگەوەیە هەڵبژێرێت ڕێزی محەممەد نووری قبول بفەرمایید